کۆبوونەتەوە و گفتوگۆ دەکەن لەبارەی پلانی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی لە سنووری پارێزگای هەڵەبجە. زۆربەی لایەنە پەیوەندیدارەکان بەشدارن و گەنگەشەی چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی تاوتوێ دەکەن. بەرپرسی ژووری یاسایی دیوانی پارێزگای هەڵەبجە ئاماژە بۆ دەکات تا ئێستا حکوومەت هیچ بڕاپارێکی بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی وشکە ساڵی لە ناوچەکە بۆ ڕەوانە نەکردوون. ئێمە هەر لە سەرەتای ئەم بابەتە مەسەڵەن هەستمان بە مەترسیەکانی ئەم لێکەوتەکان و مەترسیەکانی و ئاساوارەکانی ئەم بابەتە کردووە و داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان چی بە شێوازی فەرمی چی لە کۆبوونەوەی کە بەشدار بنتەیە داوامان کوورەکە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت بودجەیەکی تایبەت بۆ پارێزگای هەڵەبجە تەرخان بکات، چونکە پێمان وایە ئەمە کێشە و گرفتی کەم ئاویمان هەیە، چی ئاوی ژێرزەویمان چی ئاوی سەرزەویمان کانی و کارێز و بەشێک لە ئاوەکانی سەرزەویمان وشک ویا کەمی کردووە و ئێستا ئاوی ژێرزەویشمان بەداخۆ مەسەڵەن بە ڕێژێکی زۆر دابەزیوە. کەمبوونەوەی ئاوی دەراچەی سیروان و ڕێژەی کەمبارانی لەم ساڵدا کاریگەری گەورەی لەسەر پرۆژەی استراتیژیاوی خواردنەوەی هەڵەبجە و سادەق دروست کردووە. بۆ مەبەستە داوای 109 ملیۆن دینار لە حکوومەت کراوە بۆ چارەسەرکردنی گرفتی پرۆژە و ڕێگری لە دروستبوونی کێشەی ئاوی خواردنەوە. داوای بودجەیەکمان کرد کە لەو وەرگرە و کە نزمە وەرگرە و ڕێڤەربێت ئیندێکی پێوترێت لەسەر ئاسی ڕووبارەکەیە بۆ کاتێک لە کاتەکان کە ئاو دابەزیەوە بەکاری بێنین لەبەرەوەی لە بیدایەتی دروستکردنی پرۆژەکەەوە تاکو و ئێسا نەکراوەتەوە قڕولیتە گرتوێتی بەو شێوەیەش تەسلیمی ئەمە کراوە. ئێمە داوای بودجەیەکمان کرد بەدیلێک ئاو لە دوورتر وەربگرین بخەینە وەرگری ناوەڕاست. دیارە ئەو بەهۆی ئەو ڕۆتیناتەوە تا ئێسا ئەوە نەگەڕاوەتەوە. لە ڕۆژی جیهانی ژینگە گفتوگویەکی کراوە تایبەت بە مەترسیەکانی وشکە ساڵی و ژینگە بەڕێوە چوو. شارزایەکی بۆ ئاریخاک و کەشوەوە لێکەوتە مەترسیەکانی وشکە ساڵی دەخاتە ڕوو. کۆمەڵە گرفت و لێکەوتەی دیکە بێکەوە کاریگەریە بێ لەسەر بەربوومی کشت و کاڵی لەسەر جۆری بەربوومەکان لەسەر بڕی بەرهەمەکان هەروەها ئەگەری هەیە بەشێکی زۆری زەوێ کشت و کاڵەکانیشمان لە بەراوەوە ببن بە دەیمی ئەگەر ئەمە بەردەوام بێ. یەکێک لە گرفتەکانی دیکە ئەوەیە ئەم ساڵ وشکە ساڵێکە ئەوە نەقورسە خەڵک یان هاوڵاتیان و حکوومەتیش بە ناچاری بۆی ئەم قەیرانی تێپەڕین زۆر زەخت لە سامانی ئاوی ژێر زەویەکان. ئەگەر ئەم زەختە زۆر ببێ ئەگەر ساڵی داهاتوو بڕی باران لە 1000 ملیمیش تێپەڕ بکا قەرەبووی ئەو بڕناکاتەوە کە ئەم ساڵ دەرهێنراوە سوودی لێوەرگیراوە بەکارهێنراوە. گرتنەوەی ئاوی دەراچەی سیروان لەلایەن وڵاتی ئێرانەوە تەواو ئاستی ئاوی دەراچەکەی دابەزاندووە و بەشێکی زۆری بیرەکانی ژوشک بوون. ئەوە ژوای کردووە کاریگەری گەورە و کەمبوونەوەی ئاوی سەرزەوی و ژێرزەوی لێ بکەوێتەوە. بەپێی زانیاریەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە 50 گوند لە ژێر ڕەشە و مەترسی وشکە ساڵیدان. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.